هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان فەرمانبەران خانەنشینان پێشمەرگە دێرینەکان سەرجەمیان گلێ و گازەندەیان لەسەر شێوازی دابەشکردنی موچە و کەمی موچە و دواکەوتنی موچە هەیە لە هەرێمی کوردستاندا. هەندێکیان دەڵێن حکومڕانی بەم شێوەی ئێستا ئاستەمە، زۆربەی زۆریان گلەیان لە حکومەت هەیە. لە ئێستاشدا ئەمڕۆ کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان چوونە بەردەم پەرلەمان، داواکاریەکانیان ئاراستەی پەرلەمان کرد. ئاخۆ پەرلەمان چیان بۆ دەکات مەخسەواسی زیاترەکەی لەسەرم پرسە بە میوانداری بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان. کاک باڵام بۆ سوپاس بۆ ئامادەبوونت کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی ئامادەی لەگەڵمان. ئەپرسم وەکو پەرلەمانتارێک چۆن ئامادەن گوێ لە ئەم چین و توێژە جیاوازانە بە تایبەتیش پێشمەرگە دێرینەکان بگرن. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایە سوپاس بۆ ئێوەش. دیارە ئێمە لە پەرلەمانی کوردستان وەک لیژنەی پێشمەرگە پرۆژە یاسای ڕێزلێنانی پێشمەرگەمان بەدەستگەیشتەوە، توانم بڵێم لە خولی پێشوشەم پرۆژە یاسای ئاراستەی پەرلەمان کرابوو، بەڵام ئەم پرۆژە یاسایە کاری لەسەر نەکرابوو و لەم خولەشدا ئەم پرۆژە یاسایە نێردرا بۆ لیژنەی پێشمەرگە نەک بە شێوەیەکی بڵێن ڕسمی کە پرۆژە بێ و لە حکوومەتەوە هات بێ، بەڵکو لە ڕێگای ئەو ئیختڵاتی کە ئێمە لە پەرلەمانی کوردستان بە تایبەت لە لیژنەی پێشمەرگە چەند هەواڵێکمان پێشمەرگەی دێرینە و ئەمانە لە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان و لە ئەیلول و لە گوڵانیش ئەندامن. لە ڕێگەی ئەم بڵێن کۆنتاکتەوە ئەم پرۆژە یاسایە هاتە پەرلەمانی کوردستان و ئێمە لە لیژنەی پێشمەرگە دوای چاوپێخشاندنەوە و خوێندنەوەیەکی ورد بۆ پرۆژە یاساکە و لە دوو کۆبوونەوەدا گفتوگویەکی زۆرمان لەسەر ئەم بابەتە کرد دەربارەی ئەوەی بزانین ئایا ئەم پرۆژە یاسایە شایستەی پێشمەرگەی دێرینە و بە ڕووی دووهەمیشدا ئایا جێبەجێکردنی ئەم پرۆژە یان ئەم پێشنیازی یاسایە بۆ حکومەت جێبەجێ ئەکرێت یان ئەم پرۆژەش ئەگەر بکرێ بە یاسا وەک یاساکانی کە تەنها لە هەڵ ئەگیرێت و کاری پێ ناکرێت. ئێستا چیمەوە ئەو پرۆژەیە کە جێبەجێ بکرێت و ژیان و گوزەرانی هەریج نەبێت چینێکی کۆمەلگا؟ ئەتوانم بڵێم ئەم پرۆژەیە بە شێوەیەکی گشتی پرۆژەیەکی زۆر باشە و ئێمە نابێ ئەوەشمان لەبیر بچێ ئێمە پێش ئەم پرۆژەیە کە لە لیژنەی پێشمەرگە واژۆی لەسەر کراوە و ئەندامانی پەرلەمانی کوردستانیش لە سەرجەم فراکسیۆنەکان واژۆیان لەسەر کردووە، سەرڕای ئەوەی تێبینیان هەبووە، بەڵام تێبینیەکان جێی خۆی بووە، بەڵام تێبینیەکان لە ئێستادا ناچونکە ئەمە توانم بڵێم پێشنیازە یاسایەکە لەلایەن لیژنەی پێشمەرگەوە ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە بۆ ئەوەی بخرێتە بەرنامەی کارەوە و پرۆژە یاسا و پێشنیازە یاساش هەمیشە قابل بە گۆڕانکاریە لەوانەیە لە بڕگە و مادەکانی گۆڕانکاری بکرێ یان لە بڕگە و مادەکانی کەم بکرێت و زیاد بکرێت و ئەوەشمان لەبیر نەچێ. ئێمە پێش ئەم پرۆژە یاسایە ئێمە یاسای ژمارەنەوەی ساڵی 1992مان هەبووە کە ڕێزلێنانی پێشمەرگە بووە. کاتێک لە ساڵی 2010دا یاسای ژمارە 33 دەرچوێنراوە، یاسای ژمارە 33 یاسای ژمارەنەوەی ساڵی 1992 ئیلغا کردوێتەوە. ئێستش ئەم پرۆژە یاسایە توانم بڵێم پرۆژە یاسایەکی تێروتەسەلە و پێویستی بە دەوڵەمەندکردنی زیاتر هەیە. ئەگەر ئەمە ببێ بە یاسا ئەوە یاسای ژمارە 33 ساڵی 2007 ئیلغا بێتەوە. زۆر باشە. یەکێک لە داواکاریەکانی پێشمەرگە دێرینەکان هەڵبەتەمەوەکو دواپرسیاری خۆم باسی چاکسازی و پاکسازیەکەن، ینی ئەم قسە و باسانیان لەگەڵ ئێوەیە کردووە و ئەگەر ئەو قسە و باسە لەگەڵ ئێوەیە کراوە و ئاراستەی بەڕێستان کراوەکو ئەندام پەرلەمان، ئێوە چیتان بۆ کردوون لە پەرلەمان چیان بۆ کرێ؟ ئێمە دوای چەندانی شتێکمان لەگەڵ بڵێن کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان بە سەرجەم لایەنەکانەوە گەیشتینە ئەو باوەڕەی و هەم لە لیژنەی پێشمەرگەش کە گلەیەکی زۆر هەیە لەسەر لیستی پێشمەرگە، گلەیەکەش جێی خۆیەتی و مافی ئەو پێشمەرگە دێرینانەشە کە دانەبراون و بە بەردەوام لە خەبات بوون تا 5 سێ 1991 کە جیا بکرێنەوە لە ئەوانەی کە پێشمەرگە بوون بەڵام بنمونە دابراون و خەڵکێک هەبووە چەکداری حکومەت بۆ کوردەکەی خۆمان پێیان ئەوت جاش هاتووە بووە بە پێشمەرگە، بەڵام ئێستا لە ناو لیستی پێشمەرگایە.
ئێمە ئازانین کاتێک لە ساڵی 92 ڕاپەڕین کرا ئەو کاتە بیر و بۆچوونی جیاواز هەبوو. من نامەوێت لێرە بیر و بۆچوونەکان بڵێم بووی بیر و بۆچوونی کێ بۆ یا کێ نەبووە، بەڵام بیر و بۆچوونێک هەبوو ئەیوت ئەبێ ئەوەی کە جاش بووە و سەر بە حکومەت بووە سەروەت و سامانەکەشی لێ بسەندرێ. بەڵام بیر و بۆچوونێکی جای کە هەبوو کە ئەوانە ئەفوو بکرێن بەس کاریان پێنەدرێ. بەڵام بەداخەوە ئێمە دیمان دوای ئەوەی کە کەوتینە هەڵبژاردن و لە ساڵی 92 ئێمە پێویستمان بە دەنگ هەبوو بۆ پەرلەمان، لێرەدا ئەوە نەماکە بڵێن وەڵا ئەوانە سەرۆت و سامانیان لێ بسێنرێیان ئەوانە لە ژوونگەکانی حکومڕانی بەشداریان پێ نەکرێ بگرە پەنابرایە بەردەم ئەمانە بۆ ئەوەی کە دەنگی پێ زیاد بکەن و کورسی پەرلەمانی پێ زیاد بکەن. ئێستا ئێمە لەم پرۆژەیەدا ئەوەمان جێگیر کردووە کە کێیە ئەوەی کە بە پێشمەرگەی دێرین حساب ئەکرێ و ئیمتیازی پێشمەرگەی دێرینی پێدرێ. پێشمەرگەی دێرین ئەو کەسەیە کە 3 ساڵ بێدا بڕان پێش 5/3/91 خەباتی کردبێ و لە شاغ بێ و مافەکانیش دیاری کراوە هەرچەنە ئەوەی کە پێشمەرگە کردوێتی بەڕاستی نە بە مادی نە بە معنەوی قەرەبوو ناکرێتەوە. بەڵام بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان ئێمە هەوڵمان داوە ئەوانەی کە پێشمەرگەی دێرینن موچەیەکی شایستەیان بۆ ببڕێتەوە کە بژێوی ژیانی خۆیان و ماڵ و منداڵیان بەڕێوە بەرێت و ئەو ژنانەی کە لە شاخ بوون یان ئەو کچانەی لە شاخ بوون لەگەڵ باوک و براکانیان ئەمانیش موچەیەکیان بۆ بڕێتیان منحەیەکیان بۆ ببرێتەوە. بۆ پێشمەرگە دێرینەکان منحەیەکی 300,000 بۆ 3 ساڵەکەوە لە 3 ساڵەکە هەر ساڵێک زیاتر بوو بێ 75,000 ئەڕواتە سەر بۆ ژنان و کچان ئەوانەی لەگەڵ مێردیان بوون یان لەگەڵ باوک و برایان بوون ئەوان منحەیەکی 150,000یان بۆ ئەبڕێتەوە و بۆ هەر ساڵێک لە 3 ساڵەکە زیاتر بێ 30,000 ئەچێتە سەر ئەم منحەیە. و ئەمەوێ ئەوەش بڵێم ئێمە داوای ئەوەشمان کردووە کە ئەو پێشمەرگە دێرینانەی کە کەم ئەندام بوون و ڕێژەی کەم ئەندامەکەیان لە 170 بەرەوسەرە پێویستە کەسێک دابندێت بۆ خزمەتکردنیان و ئەوانەشی کە ئەتوانم بڵێن ئەڵێن کە ئەچنە تەمەنەوە و کەسیان نییە خزمەتیان بکە ئەمانیش خانەیەکیان بۆ دروست بکرێ بۆ ئەوەی لەو خانە بەخێو بکرێن و هەروەها پێشمەرگەی دێرین خۆی یا مناڵەکانی لە خوێندن ببەخشتێ لە هەموو خوێندگا و جامیعەکانی حکومی و ناحکومی. زۆر باشە کاک باڵام بۆ زۆر سپاس بۆ شرۆڤە و ڕوونکردنەوەکانی بەڕێستان سوپاس بۆ ئامادەبوونتان بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندامی فراکسیۆنی کوێتی لە پەرلەمانی کوردستان.